لا تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی و ئەو ڕێگانەی کە تووڕەبوونی خۆمان کۆنتترۆل دەکەین گومانی تێدانە لە ڕووی دەرونی هەموو مرۆڤێک ڕۆژە لە ڕۆژان لە ژیانیدا هەر تووڕە بووە، بەڵام کەسانێکگەن کە کەمتر تووڕە دەبن یاخود کەسانێکی ژەن کە بەردەوام تووڕەن و هەندێکی ژەن کە درەنگ تووڕە بەڵام کە تووڕە بن خراپ تووڕابن. بزانین باشترین ڕێگایەک چییە کە لە کاتی تووڕەبووندا خۆمان کۆنتترۆل بکەین. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەمیر عەبدولقادر. ڕاهێنەر مامۆستاگیان زۆر بەخێربێی، سپاس دەکەم، دەستخۆشتان لێ دەکەم. بەخێربێ بەڕێزم. ئەگەر پێناسەیەکی بکەین مەبەست چێ لە تووڕەبوون بە کامە دەوترێت تووڕەبوون؟ بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم. سپاس. بەڕاستی شتێکی باوە دەڵێت تووڕە مەبە یان کەسێکی تووڕەیە. زانین تووڕەبوون چییە؟ بێگومان تووڕەبوون فشارێکی دەرونی جەستەییە کە لەسەر ئەو کەسە هەیە کە کاتی ئەو فشارەی لەسرە ئەو حاڵەتەی بۆ دروست دەبێ. ئایا تووڕەبوون حاڵەتێکی نۆرماڵە هەموو کاتێک یان حاڵەتێکی نەخۆشیە یان حاڵەتێکی باشە یان حاڵەتێکی خراپە؟ بێگومان تووڕەبوون دوو جۆری هەیە. یەکەم جار تووڕەبوونەکەی ئاساییە کە هەموو کەسێک تووڕە ئەبێ، کەس نییە تووڕە نەبێ. ئەگەڵ بڵێ کە دەڵێت تووڕە نابم حاڵەتێکی تووڕەبوونی هەر لەگەڵە، ینی چونکی ئەمە ئەکەوێتەوە سەر جۆرەکانی کەسایەتی. ئێمە زۆر جۆری کەسایەتیمان هەیە، 16 جۆر کەسایەتیمان هەیە بە گوێرەی نەزەریەی مایرز برێکس 16 جۆر کەسایەتیمانەوە هەر یەکەی نەمەڵی تایبەتی خۆیە، خاڵی ئیجابی هەیە، خاڵی سلبی هەیە، هەر یەکەی ئەمانە کاریگەری لەسەر هەیە. کەواتە تووڕەبوونێکمان هەیە کە ئاساییە، ئەوە لەگەڵ فیتڕەتی ئینسانەکەدایە. بەڵام تووڕەبوونی نائاسایی ئەوەیە کە کەسەکە زۆر تووڕە ئەبێ، بە هەموو شتێک تووڕە ئەبێ، حاڵەتی نۆرماڵ نییە. لەبەرەوە بەو کەسانە ئاڵێن تووڕە مەبە. ئەگەرنا تووڕەبوون ئەو فشارە دەرونیە جەستەیە کە کەسەکە لە حاڵەتێکی تایبەت لە کاتێکی تایبەت لە زەمانێکی تایبەت، ینی کەسەکە هەمیشە ئاوا حاڵەتەکەی نییە، لەوانەیە قسەیەکە دەربڕینێکە، لەوانەیە ئاماژەیەکە تووڕێکە، لەوانەیە کەسێک بە ئاماژەیەک تووڕە بێ و ئاماژەی بۆکەی تووڕە ئەبێ، حاڵەتەکەی تێکەچێ. ئەو فشارە دەرونیە کەوێتە سەر کەسەکە. لەبەرەوە ئەوە کاتێکی تایبەتە، زەمانێکی دیاریکراوە کە کەسەکە تێدا تۆڕە بێ، ئەو قسەی لەسەر لەوانەیە ئەو قسە کە نەما ئەو فشارە نەما کەسەکە بێتەوە کەسێکی ئاسایی. لەبەرەوە ئاگامان لەو شتە بێ کەواتە ئەو کەسانێک کە هەر تووڕە نابن کەسی ئاسایی نین، کەسی ئاسایی نییە بڵێ هەر تووڕە نابێ. لەبەرەوەی نمونەیەک بێنینەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئایا تووڕە بووە؟ کە ئێمە زۆر وئینەکە لەعەلا خولق عەظیم، پێغەمبەر خاوەنی خوڕە شتێکی هەرە بەرز بووە کە ئەمە ئێمە شایەدی بۆ دەدەین. بەڵام ئایا تووڕە بووە؟ ئاماژەمان بۆەکەن. ئەفەرمێن کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم با بڵێن باسی تووڕە نەبوونەکەی بکەین، لە پشتەوە عەباکەیان ڕاکێشاوە، دەفەرمن هەتا نیشانەی لەسەر ملی دروست کردووە. فەرموویەتی لەو ماڵەی خوا پێیداوی پێم دای محەممەد، نەشی گوتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی پێکردووە، فەرموویەتی چیەوێ بیدەنێ. تووڕە نەبووە، کەواتە ئەو حاڵەتە پێویست نەبووە تووڕە بێ. بەڵام کاتێک هەر ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم داوای لێ ئەکەن ئافرەتێک دزی کردووە لە بەنو مەخزوم، زەید خۆشەویستەکەی داوای لێ ئەکات، دەفەرمێ با دەستی نەبڕێ. ئەوە لە بنەماڵەیەکی گەورەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەموچاوی سوور هەڵەگەڕێ، ئەفەرمێ خەڵکم بۆ بانکە. وتە بەناوبانگەکەی ئەکە ئەفەرمێ ئەڵێت والله لو أن فاطمة بنت محمد لسرقت لقطعت محمد يدها، لقطع يدها. ئەگەر فاتیمەی کچیشم دزی بکە دەستی ئەبڕم. کەواتە لەو حاڵەتە پێویست بە پێغەمبەر صلی الله علیه وسلم تووڕە بێ لەو حاڵەتە، بەس ئەوەی تریان پێویست نەبووە. حاڵەتێکی کاتیە کە هاتە هەموو پێغەمبەر وا بووە، نەخێ صلی الله علیه وسلم وا نەبووە. لەبەر ئەوە کە ئاڵێن هەر کەس تووڕە نابێت تووڕە بێ، ئیمامی شافعی
قسەیەکی هەیە دەفەرمێ ئەگەر هەر تووڕەکرا تووڕە نەبێ قسەیەکی ئەوە کات دەفەرمێ ئاشاک ئەفەرمێەوە گوێ درێژە ئەگەر هەر دوێ تووڕە بی و تووڕەت بکەن و تووڕە نەبێ کاتە حاڵەتەکە پێویستی بە تووڕەبوون هەیە بەڵام ئەوەی ئێمە و زیاتر خەڵق قسەی لەیەکە تووڕەبوونێکە کە پێویست نیە تووڕە بێ ئەوە دیارە زیاتر لە ناو خەڵک باوە بەڵام بە شتێکی ئاوا باسی ناکەن بڵێم ئەو شتە ڕوونکردنەوەوانە ئەوە نادەن ڕێک ئەڵێن کەسەکە هەمیشە تووڕەیە بەڵام ئەگەر لە قسەکان کۆڵ لەوانەیە ئەو کاتە پێویست بێت تووڕە بوو بێ باشە با بزانین خۆ کۆنتترۆلکردن چییە لە کاتی تووڕەبوونە چۆن پێناساکرێ ئایا بەڕاستی پێویستەکە لە هەموو جۆرەکانی تووڕەیە ئێمە خۆمان کۆنتترۆل بکەین بێگومان ئێمە خۆ کۆنتترۆلکردنمان هەیە ئەتوانین خۆمان کۆنتترۆلکەین لە کاتی تووڕەبوون ینی ئەویشیان دوو بەشە ئەگەر بێت و بەشێکی وەکو دین وەرگیرین کە ئێمە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قورئانەوە بۆمان هاتووە چۆن تووڕەم لە بینیان کە تووڕە بووین چۆن خۆمان کۆنتترۆلکەین ئەو حاڵەتە بە شێوەیەکی ئاسایی وەرگین پێغەمبەر صلی الله علیه وسلم 1400 ساڵ پێش ئێستا بۆی باس کردوین بە چوار قۆناغ باسی کردووە دەفەرمێ تووڕە مەبە لا تەغضەب کاسێک هاتۆتە لای پرسیاری لێ کردووە ئامۆژگاریم بکە فەرموویەتی لا تەغضەب دووبارەی کردوتەوە فەرموویەتی ئامۆژگاریم بکە فەرموویەتی لا تەغضەب فەڕەدەدە میرارا فقال لا تەغضەب سێ جار لێ پرسیوە فەرموویەتی تووڕە مەبە ئەوە حاڵەتێکە کە یەکەم جار تووڕە نەبێ دووەمیان ئەگەر تووڕە بووی قسە نەکەی کە دەتەوێت قسە بکەی ئەو لەحزەیە قسە مەکە دواتر حاڵەتێکی باس کردو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر بەوەش ڕانەوەستای قسەت کرد لە فەرمێ حاڵەتەکەی خۆت بگۆڕە بە پێوەی دانیشە بە دانیشتنەوەی ڕاکشێ دەم و چاوبشۆ دەست نوێژ بگرە یعنی ئەو حاڵەتە ئەوەی حاڵەت ئاسایی هەتە بیگۆڕی لەبەر ئەوەش ئێستا عیلم سەلماندوویەتی کە ئەو ڕژێنانەت کاریگەریان بەسەرەوە بێت حاڵەتی چوارەم دەفەرمێ وشەیەکێ ئەگەر بیڵێن ئەو کەسە کە تووڕە بووە فەرموویەتی قەت تووڕە نەدەبوو ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم ئەوە 1400 ساڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەنگە تووڕەبوون لە شەیتانەوە بەڵێ ئەو چوار حاڵەت لە ساڵی 2008 لێکۆڵینەوەکان ڕاستی و دروستی ئەو فەرمودەیان دەرخستووە هەر چوار حاڵەتەکەی تێدا بەس بە شێوەیەکی تر هەر تەکیدکردنەوەی لەسەر ئەو چوار حاڵەتە چونکی ئەوانەی ئەو لێکۆڵینەوەیان کردو هیچیان مسڵمان نەبوونە دەڵێن سی بکە هەر فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی تووڕە مەبە ئەوان دەڵێن چی کاتێک دەڵێ قەت ماڵی بە خۆت ماڵی من تووڕە ئێستا تۆ جاری وایە بۆ خۆت ئەو تووڕەیە بۆ خۆت دێنی دەڵێ وەڵڵاهی ئێمە بە باب و باپیراوە هەروایین هەر تووڕەین برا گەورەکەشم وایە دایکیشم وابوو باوکیشم وابوو عائیلەی ئێمە هەر تووڕەیە وەکو بەهانەیەک بۆی هەمیشە حازر بێت یعنی کەواتە تووڕەبوونت حازرە یعنی ئەگەر تووڕ پێویستیش نەکات تووڕە دەبێت دووەمیان بۆ ماوەیەک دەڵێن قسە مەکە یان ئەگەر بتەوێت کۆنتترۆلی تووڕەبوونی خۆت هەمیشە بکەی ئەوان دەڵێن 21 ڕۆژ دەتوانێت ئەو حاڵەتە تاقیکەیتەوە ئەو ڕاهێنانە بکەی تۆ بزانێ ئەو مووقیفەی پێی تووڕابی ئێستا من نەزان بەس شتێک تووڕابم ئەو حاڵەتە بێن بەرچاوی خۆم زۆر لەگەڵ خۆمی دووبارەکەمە بۆی خۆمی لەگەڵ ڕابێنم چۆن ئەگەر ئەو قسەم پێ گوترا تووڕە نەبووم یۆم بە شتێکی زۆر ئاسایی وەرگرم ئەوە حاڵەتی دووەم مووقیفەکان وەکو خۆی وەرگرین ئێستا قسەیەک بەرامبەر ئێوەکەم وەکو خۆی وەرگرە گەورەتری مەکە فوی پێدا مەکە یعنی بیکەیە شتێکی زۆر گەورە لەسەر دڵ و دەرونی خۆت بابەتەکە وەک خۆی وەرگرە ئەوە
حاڵەتی چوارم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وشەیەکێ ئەگەر ئەو کەسە بیڵێ قەت تۆڕە نابێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەوان وان ناڵێن ئەڵێن قسەیەک بکە قسەیەکی هاکەزای بۆچی بۆی مێشکت لەسەر ئەو قسەیە لاچێ لەسەر ئەو تووڕەبوونەوە لەسەر ئەو حاڵەتە لاچێ ئەو شتە زۆر دووبارەکەوە کەواتە هەمان فەرموودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەلام بە شێوەیەکە گوتویانە کەواتە لە هەردوو حاڵەتەکەدا یعنی هەمان مەبەست گەیشتووە کەواتە ئێمەش وەکو موسڵمان زیاتر پابەندین بەو فەرموودەیەوە چونکی ئەو پێشتریش و باشتریش ئاماژەکانی ڕوون کردوتەوە لەبەرەوە ئەگەر ئێمە ئاوا بکەین باوەڕم وایە ئەگەر سەدا سەتیش لا نەچێ حاڵەتەکە زۆر زۆر ئاسایی دەبێتەوە بۆ ئەوی ئەگەر تووڕەش بووی کاردانەوەی زۆر خراپی نەبێت زۆر بەشمەوە لە سەرەتا ئاماژت بەوە کرد کە هەندێک حاڵەت دێ هەنێ ڕوودا هەیە پێویستی بە تووڕەبوون نییە ببینیم کەسی تووڕە ئەبێ یاخود بە پێچەوانەشەوە شێوازی مامەڵەکردن چۆن لەگەڵم جۆرە کەسانەیە یاخود دەکرێت دوای ئەوەی کە سارد بووە دوو قسەی لەگەڵا بکرێت بوو تێکاکە ئەم شتە تۆ کە تووڕەوی پێویستی بەوە نەئەکرد ئەوە هەڵبچیت و تووڕە ببیت پێویستە لە هەم حاڵەتەکاندا قسەی لەگەڵ بکرێ ئێستا بڵێن شتێک کەسێکە تۆڕە نابێ وەڵی زۆر جارە تووڕی وەڵی پێویستە تۆڕە بێ پێویستە مووقیفێکت هەبووە نەک تۆڕە بوون پێویستە مووقیفت هەبووە بەڵام ئەو کەسانەی ئەو تۆڕەبوونیان پێویستە یەکەمیان ئاگایان لە خۆیان بێ پێویستە برادەرە باشەکانیان ئەوی لێ نزیکەکانیان زوو بە بیریان بێنەوە زوو ئامۆژگاریان بکەن کە ئاگات لەو حاڵەتە بێت تۆ لەو حاڵەتە تووڕە ئەبی ئەو شتە پێویستە خۆت کۆنتترۆل بکەی لەو حاڵەتەدا جا بۆ نمونەمان زۆرە لەسەر ئەو حاڵەتانە یعنی ئێستا تەمەشا دەکەی لێزانی زۆر دەورە بینێ کەسەکە ئێستا برادەرەکان چوار دەورەکەی سا ئێمە لێرەین چەند کەسێکین ئەتوانی ئێستا حاڵەتێک بوو بە نۆرماڵی وەریگری ئێمە زۆر جارەڵێم ئەو خەڵکانەی خاوەن پێداویستی تایبەت کە لە بازاڕن خەڵک زۆر سەریانە خەنە سەر ئەڵێم هەر کەسێک لە ئێمە ئاوای لێ بکەنی ئەوەندەشی بەرامبەرکەن شێتە بێ یعنی کەسەکە کە ئەزانن تووڕێ ئەو کۆمەلگایە وایە زیاتر حاڵەتەکەی بۆ دروست دەکەن لێی دەکەنە حاڵ لەبەرەوە ئەتۆ کەزانی منداڵێکتە خێزانتە دایکتە هاوسەرتە باوکتە ئەو حاڵەتە تووشە بێ زۆر جار کەسانێکگەن تووڕیان زۆ تووڕن بەڵام کۆمەلگا دەوروبەر خێزاوای لێکات تووشی نەخۆشی دەرونیە بێ ئەچێتە سەر شەقام ئەنجاویستم ئەوە بڵێم یعنی لێکەنە حاڵ نەو حاڵەتێکە کابرات بڵێم تۆ لە کاتێکا بە قسەیەک تووڕابی لێ دەبارەکەنەوە سەد بارەیەکەنەوە بزانە چیەک سام تەمەشا دەکەن دەڵێن سەردەمی خەلیفەکانی یەکێک لە خەلیفەکان دێکیان دەڵێن هاڕونە ڕەشید بوو خزمەتکارەکەی ئاوی بەدەستداکە ئاوی بەسەرداکە ئەو کاتی مەسینە هەبووە مسینەیان پێگوتووە حەوجۆش کە بەس ئاوی تێدا بوو بە سەریدا کردووە ئاوی بەسەرداکە لە دەست یەکەوێتە خوارەوە سەریشکێ طبعا خەلیفە زۆر تووڕە بێ سەریشکاوە بەڵام کەسەکە حاڵەتێکی وا قسەیەکی وا بەکاردێنێ کابینی ئەوها تەمەشایەکە خەلیفە زۆر تووڕە بووە ئەفەرمێ والكاظمين الغيظ ئەوانەی ڕقی خۆیانە خۆنەوە خەلیفاڵی ئەوە ڕقیم خۆم خواردەوە دەڵێ والعافين عن الناس بە دوادا دەچێ ئەوانەی لە خەڵک دەبورن دەڵێ ئەوە لێشت بورە هیچت بەرامبەر ناکەم دەڵێ والله يحب المحسنين خوا چاکەکارانی زۆر خۆش دێ دەڵێ ئەو ئازادیشم کردی ئەوە تووڕەبوون چۆن گۆڕیمان تووڕەبوونێک و هەڵچوونێکی زۆر بە ئازادکردنێکی بەندەیەک کەواتە ئێمە وەکو کۆمەڵگە ئەوەمان لەسرە وەکو خەڵکی قسە ڕۆیشتوو لە ناو کۆمەڵگە ئێستا ئێوە پێویستە چەندان کەسی پسپۆربانکە لەسەر ئەو قسە چی ئەو شتە حاڵەتێکە لە ناو خۆماندا هەیە یعنی زۆر جار لە مەجلیس کەسەکە دەڵێن سەرە خەنە سەری وای لێکەن حاڵەتەکە یان مەجلیسەکە بەوە بەسەرە بەرن یان وای لێکەن خۆشی خۆیان بەڵێ بۆ حاڵەتێکی خۆشیەکی کاتی دڵ و دەرونی کەسێک تێکەدا زۆر جار کەسمان بینیوە ئەڵێم بەدەست خۆم نییە کەسێکی تۆڕم یان کاردانەوەم بم شێوازەیە ئەمە بەهانەیە بۆی کەسێک نەتوانێت خۆی کۆنتترۆل بکە یان تووڕەیەکی کۆنتترۆل نەکە ئەوە بەهانەیەکی زۆر گەورەشە یعنی وەکو باسم کرد
ئەتۆ کە خۆت بەوە ڕاهێنا کە من تووڕم ئێستا من دەڵێم تووڕە نابم دەڵێم هەزار جارە قسەیەش دووبارەکەەوە تووڕە نابم کەواتە ئیعازی مێشکم داوە ئیعازی خۆم داوە کەسایەتی خۆم داوە تووڕە نابم زۆر جار هەر شەرم لە قسەی خۆت ئەیگرێ ئەی من گوتومە تووڕە نابم چۆن تووڕە بم بەڵام تۆ گوتوتە تووڕە ئەبم کەواتە ئەگەر تووڕە نەبێ شتێکی نۆرماڵنی لەو حاڵەتەدا لەبەرەوە قەت مەڵێ ئەو حاڵەتەم پێچان ناکرێ ئێستا تەمەشایکەن ئێمە زۆر جار لە خۆ کۆنتڕۆڵکردن یان هەر لابردنی هەر سیفەتێکی تر 21 ڕۆژیان دانا زۆر جار 24 ڕۆژیان دانا کە ئەو تەمرینانە بکەی باشە بیل ئێستا بەڵام ئێمە هەمانە تەمەشایکە خوا بە گەورە عەزەمەتی خۆی ڕەمەزانی داناوە ڕەمەزان 29 بۆ 30 ڕۆژە زۆر حاڵەتی نامۆی پێ لابرێ زۆر حاڵەتی ئاسایی ڕۆژانەی خۆمان لابردووە نان خواردنە یعنی کۆمەڵێک شتە کە ئەیکەی لە ڕۆژانی ئاساییدا بەس ڕەمەزان نایکەی بەمانجێک لێتە بێتە حاڵ یعنی ئاخر ڕۆژی ڕەمەزان زۆر ئاساییە ڕاهاتووی پارچەی و هەستیەوە شەو نوێش بکەی تەڕاویح بکەی کەواتە ئەتوانی بەدەستی خۆتە بەشێکی زۆری گوتمان بەشێکی فیتڕەتە لێت تێدا هەیە کەسەکان هەموو وەکو نەمەتەکانیان وەکو یەک نییە ئەکرێ من لێوە جیاوازن ئێوە لە من جیاواز من بەشێکی تووڕێی تێدایە بەڵام بەشەکەی تری بەدەست خۆتە کە چۆن خۆت کۆنتڕۆڵەکەی مامۆستا هەنێک کەسیش هەیە ینی بۆم لە کاتی تووڕێی یا کاردانەوەکان جیاوازن هەیە تووڕێەکەی بۆ خۆیەتی زیاتر بەڵام هەیە شت ئەشکێنێ یان کەسی بەرامبەری عەزیەتەیە ئەبێتە هۆی توند و تیژی کاتە باشترین شێواز کامیانە ها بە کەسێک کە بۆ نمونە تووڕێیەکی هەیە بزانێت لەو کاتەیە ڕوبەڕووی بێتەوە بەجانێ شتێ بشکێنە باشە تا دڵی بەرامبەر باڵێ شوشەیەک بشکێنی پەرداغی بکە بڵێ مەستێک لە دیوار بدا خۆ بەتاڵکردنەوەی دەڵێ ئەو ڕقە ئەوە بەتاڵیەکەیەوە بەس گوتمانە عوز بالله منە شەیطان ڕەجیم دانراوە بیر لە سەرنجامی تووڕەبوونەکەت بکەیەوە هەمیشە دوای پەشیمانیش ئێستا تۆ بڵێمە من جەنابەت قسەیەکە کە قسەیەکی ڕقت بەرامبەرەکەم بەس دوایە بێتی داوای لێبردن لێ بکەم ئەگەر سەرنجامەکەم هێناوە یادی خۆم کە بۆ داوای لێبردن بکەم بۆ کەسایەتیم زەعیف بکەم بە داوای لێبردنەکەم داوای لێبردنەکەم هەر لە سەرتاوە تووڕە نەبم کەواتە ئەو ئەنجامە گەورەت لەبەر چاو بێ نەتیجەکە لەبەر تووڕە نابێ وەزای مامۆستا زۆر جار کەسانی تووڕە بەردەوام بوونی تووڕە بوویان لە ڕوخساریشیانە دەرەکەوێ ینی بە ڕوخساریانە زۆر جار ئەهەناسی تۆ کە کەسێکی لەوانەیە تووڕە بێ ئەمە پەیوەندی بەیەکەوە هەیە بەڵێ بەسەر هەمیشە بەشێکی سەر دەموچاویان گرژبوونی دەموچاویان حاڵەتەکان لەسەر دەموچاویان دەرەکەوێت هەشە دروستکرد هەشە حاڵەتەکە بۆ خۆی دروستەکە هەیە مزەیفە هەزار وایە هەر خۆی بە پێکەنی ناوی پیشانەدا بەس لە ناقداوان نییە ناخ و ڕووکاری لێک دیجاوازە خواشە فەرمێ سیماهم فی وجوههم من ئەثەری السجود کەواتە سیما کاریگەری ناوەڕۆک کاریگەری لەسەر سیماکان هەیە لە سیماوە دەتوانێت چونچ ئەگەر زۆر تووڕەبی زۆر درژبی هەمیشە وا هەڵسو کەوتەکەی تەڵان تەسیری لەسەر فشاری دەرونیت هەیە لەسەر کەسایەتیت هەیە ئەو زۆر تووڕەبوون کەسایەتی هەمیشە تووڕەبوون گوتم کەسایەتی مرۆڤەکان بە زەعیف پیشانەدا بەس کەسی ئارام هەمیشە کەسایەتێکی بەهێزە خۆی گەورە لە قورآنی پیرۆزیشان مژدەی یاوە بەوانەیە کە خۆراگرن ینی خۆیان ئەگرن لە کاتی کەواتە بۆچی مژدەی داوە کەواتە حاڵەتەکە لە کاتێک کە ئەو شتت بەسەردێت جارشتێکی قورسە شەرت نێ شتەکە گەورە بێ من زۆر جار تاکید لەسەرەوە کەمەوە لەوانەیە قسەیەک بێ بەنسبەت جەنابەت وەکو لە کوردواری دەڵە زەڵاتەیە بەنسبەت و بەنسبەت زۆر قورسە کاری ساتە بەرامبەر مگوترێ کاتە تۆ مەڵێ ئەو قسەیە بە هەزار کەسم گوتووە تووڕە نەبە بەس بۆ تووڕە بێ کەسایەتیەکان وەکو گوتم لێک جیاوازی هەریەکەی بە شتێک تووڕە بێ هەریەکەی شتێکی پێخۆشە هەریەکەی شتێکی پێ ناخۆشە کەواتە شتەکان بەرامبەر کەسەکان جیاوازە ئەو کاردانەوانە جیاوازن لەبەرەوەی کەسناسی خودناسی ئەسام خۆمە ناسم پێویستە کە لەگەڵ جەنابەت زۆر تێکەڵ بووم پێت بڵێم ئەو حاڵەتی منە کەواتە نەوەکە تۆ بە نوقتەی زۆعفی منی دابنێ
اینجا بڵێ وەڵای ئەوە زانیم تازە نقطە زۆفەتی هەرەوەت پێڵم نا پێم نەڵێ ئەگەرەتێ برادەراتی و ڕەفاقەتمان بەردەوام بێت بەڵام بۆ خەڵکانەی کە ناسی تازە لەگەڵیان تێکەڵەبی پێویستە بەڕاستی بە حەزەرەوە لەگەڵی قسە بکەی هەتا کە ساعتێکی باشتر دەناسی. زۆر باشە. شتێک هەیە کاتێک ئێمە کاردانەوەیکی تووڕێنەی ئەنوێنین ڕەنگە ئەم شتە ها چۆن لەڵێ وەکو پەتایەک وایە بڵاوە بێتەوە ئەم هەسینەرێنیەمان بۆ کەسانی دەوروبەرمانە گوازێتەوە بۆ ئیشەکەمان بۆ کاروباری ڕۆژانەمان بۆی ئەم خۆ کۆنتترۆلکردنە دەرەنجامێکی چی باشی ئەبێ لە ژیانی کەسێکدا کە بتوانێت بەڕاستی یانی جێبەجێ بکە بیکات بە خۆیەک. طبعا ئەو کارە بڵێم باوک کاریگەری بەسەر خوار خۆیەوە بێت دایک کاریگەری بەسەر خوارە خۆی بێت بەسەر خێزانەوە بێ لە دەستگایەکە ئێستا دەستگایەکی ئاوا کەسێک ئەتوانێ شیرازەی هەمووی تێکدا بە تۆڕەبوونێک ئێستا بە تۆڕەبوونێک ئەتوانێت بەرنامەیە تێکچێ زۆر جان نەتبینیوە لە ناو بەرنامە چۆتە دەرەوە ناو بەرنامە کاردانەوەی بووە شەڕ دروست بووە ئەو تووڕەبوونەوەی کە هەموو شتەکە تێکەدا چوادەوری خۆی تێکەدا زاری وایە کاردانەوەکانی بۆ دوای خۆشی بۆ چەند ساڵ دوای خۆشی بەجێڵێ لەبەرەوە خۆت کۆنتڕۆڵکردن بۆ هەمووان پێویستە دەرەنجامەکان بۆ هەمومان پێویستە یعنی من کە زانم سبەی داوای لێبوردنەکەم وانەکەم کەو داوای لێبوردنەکەم یعنی داوای لێبوردن چەندە گرنگە زۆر دووبارەکردنەکە هیچ ئەرزشێکی نامێنێ ئەتۆ چەند جار ێستا بڵێ کاکە غەڵەتە کا بە کەیفی خۆی دوای داوای لێبوردنێک لێکە یعنی لێ بۆتە عادەت دەڵێ کوڕ کاکە غەڵەتێکە کەم و تووڕە ئەبم و ئیشی خۆمەکەم و دوایش داوای لێبوردنێکیان لێ یەکەم نە ئەوە وەکو حاڵەتێکدانەنێن بەڵکو پێش تووڕەبوونەکە دەرەنجامەکانی بزانین پێش تووڕەبوونەکە بڵێم زانین چیەکەین لەبەرەوە تووڕەبوونەکە کەمکەینەوە من ناڵم هەر نەیهێڵین هیچ نەبی ئەو تووڕەبوونانەی کە گوتمان هەر تووڕە ئەبین وا بکەین کارەساتەکە دروست نەکەین گوتمان ئەگەر پەرداغێک بشتێنی لە دڵێک گەورەترە چونچ پەرداغ کە چاکە بێتەوە ئەی کڕیتەوە هیچ ئاسەوارێکی دیار نامێنێ بەڵام تووڕەبوونەکە بەخوای ئاسەواری ئەمێنێ کە جارێک ئەڵێن مرۆڤێک لەگەڵ ئینسانێک لە دارستان ئەو نمونانە هەر بوا دەهێنرێنەوە لەگەڵ مرۆڤەکە تێکەڵ بۆ چەندان ساڵ بۆ پێکەوە ژیاون تا ڕۆژێک شێرەکە سەرخاتە سەر قاچی پیاوەکە شەڵی بەخوا بۆنی دە من ناخۆشە کاریگەری ئەڵێ وەرە ئەو خەنجەرەی لەبەر پشتە لە نێو چاوانمی بدە و بەجێم بێڵە دەڵێ ئاخەوان ناکەم دەڵێ ئەت خۆمەوانەکە یەت خۆم تاوان خەنجەرێکی لێرەدا سەری دەتەقێنێ و دەڕوە دوای ئەوەندەی بۆی داناوە دێتەوە تەمەشا دەکا برینەکەی چاک بۆتەوە دەڵێ دەبینێرە دەڵێ بەڵێ دەڵێ بەڵام قسەکەت هەر کاریگەری لەسەر دڵم هەیە ئێستاش لەبەرەوەی ڕەفاقەتیشن ناکەم بڕ بەجێم بێڵە کەواتە قسە کاریگەری خۆی بەجێ دێڵێ لەبەرەوەی ئەتۆ قسەیەک بە کەسێک دەتەوێت دەڵێ دڵی عادس بکەی ئەتۆ هەرەوە قسەیە نییە بڵێم تووڕە بێت تووڕە نەبێت کەسەکەی جاری وایە تووڕەش نابێت بە قسەکە کاریگەری بەجێ دێڵێ لەبەرەوە بەکارهێنانی دەستەواژەی جوان بەکارهێنانی قسەی ڕێک بەکارهێنانی دەستەواژەیە کە بەرامبەرەکەت بریندار نەکە بێگومان ئەوانە زۆر گرنگن ئاگار لە هەستو نەستبوونی یەکتر ئاگار بوون لە جۆری کەسایەتی هەموو کەسێک وەکو یەک جۆر کەسایەتی تەمەشانەکەین هەر کەسە ئێستا تەمەشاکەن خوا بە گەورە عەزەمەتی خۆی کە ئینسانی دروست کردووە لە حەزرەتی ئادەم و حتا ئاخر کەس کە دروستە بێ یەک کە سەرە پەنجەی وەکو یەک نییە باشە ئەوە لە جۆری کەسایەتی باسیەکە بەڵام لە گرافۆلۆجی چۆنیەتی ناسینی کەسەکان بە هێڵی دەست بە نووسین لەوەش باسەکە کەس ئێستا کرێ کۆمەلگا بکەینە گروپ لە جۆرەکانی کەسایەتی ملیۆنێک خەڵک ئەو جۆرە کەسایەتێ 2 ملیۆن ئەو جۆرە کەسایەتێ بە گرافۆلۆجی یەک کەس وەکو یەک کەس نییە تاکە کەسێک وەکو کەسێک نییە ئەگەر لە نیو خاڵی جیاواز بیت و هەر جیاوازی خوا بە جیاوازی دروستی کردوین کەواتە بە جیاوازی سەڵکەوت لەگەڵ یەکتر بکەین نابێ هەموو کەسێک وەکو ئەو ڕەفیقێت کە زۆر لەگەڵی تێکەڵی قەلێت تۆڕە نابێ ئەو هاڵسکەوتی لەگەڵ زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا ئەمیر عەبدولقادر ڕاهێنەریە خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە مەمەد بەخشی سپاس یەکەم دەستخۆشتان لە یەکەم